هەر کەسێک لەم ڕێگایەدا بمرێت ئەو کەسە بەختەوەر و ئاخر خێرە. لەوانەیە تا ئێستا زۆربەمان ئەومان نەبیست بێ. کەسێک لە ڕێگایەکدا دەمرێت، لە وڵاتێک دەمرێ، لە شارێک دەمرێ، شاری لەدایکبوونی خۆی نییە، واتە لەو شارە لەدایک نەبووە. ئەو کەسە ئینشاءڵڵا ئەگەر موسڵمانێکی ڕێک و پێک بێ، خواناز بێ، پاداشتێکی گەورەی بۆ دەنووسرێ کە لە شوێنێک مردووە، شوێنی لەدایکبوونی خۆی نییە، ئەو شوێنێک کە لەدایک بۆ تێدا. گوێ لەم حەدیثەی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح جامع الصغیر، ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزای خوایان لێ بێت دەفەرمێ: مات رجل بالمدينة ممن ولد بها فصلى عليه رسول الله صلى الله عليه وسلم فقال يا ليته مات بغير مولده. قالوا: ولم ذاك يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال: إن الرجل إذا مات بغير مولده قيس له من مولده إلى منقطع أثره في الجنة. أم حديث صحيح. پیاوێک لە شاری مەدینە وەفاتی کرد، مسلمانێک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو پیاوە لە شاری مەدینە لەدایک بوو، هەر لەو شارەش وەفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر ئەو جەنازەیە کرد، فەرمووی خۆزگایە ئەم پیاوە لەم شارە نەمردایە کە تێیدا لەدایک بووە. وتیان: بۆچی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆچی دەڵێ خۆزگای لە شارێکی تر بمردایە؟ چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: ئینسان کاتێک کە دەمرێ پیاو بێ ئافرەت لەو شوێنەی کە لەدایک بووە، ئەو دێیە، شارە، هەر چیەکە، لەو شوێنەی کە تێدا لەدایک بووە، لەو ماڵەی کە تێدا لەدایک بووە، هەتا ئەو شوێنەی کە تێدا وەفاتی کردو، ئەم بەینە چەندێکە؟ ئەم مەسافەیە، شوێنی لەدایک بوون، شوێنی مردنی چەند کیلۆمەترە. لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەری ئەوەی کە لە غەریبی مردووە، لە شوێنێکە مردووە کە شوێنی لەدایک بوونی نییە، ئالەو شوێنە بۆ ئەو شوێنەی کە تێدا مردووە، ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت، دەڵێن فڵان کەس ئەمە دیاری ئەوەیە کە تۆ لە غەریبیان مردوویتە، لە شوێنی لەدایک بوون تا نەمردوویتە. واتە ئینسانێک دەمرێ، ئینسانێک بۆ نمونە لە سلێمانی لەدایک بووە، لە دهۆک دەمرێ. لە سلێمانی بۆ دهۆک چەندێکە و مەسافەیە؟ بۆ نمونە دەیهێنمەوە، یا لە هەولێر مردووە، یا لە کەرکووک، یا لە شارێکی تر. لەو شوێنێک کە لەدایک بووە، هەتا ئەو شوێنی کە تێیدا ڕۆحی دەرچووە، ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت، بەس تەنها دەڵێن ئەمە دیاری و هەدیەی ئەوەیە کە تۆ لە ئەو شوێنەی کە لەدایک بوویتە نەمردوویتە. بۆیە ئەوەش نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسانی مسلمان کە لە شارێکی دوور، لە شوێنێکی دوور دەمرێ، ئینشاءڵڵا بە ئیزنی خوا لە بەهەشتا جێگای فراوانتر دەبێتەوە. خۆ ئەوەندەی جێگا بەس نادەنێ، ئەوە تەنها دیاری مردنی غەریبەکەیەتی. بۆیە ئەوش نیشانەی آخر خێریە بۆ ئینسان ئینشاءڵڵا. لە هەر شوێنێک و مردی ئەگەر 50 کیلۆمەتر بێ، 100 بێ، 200 بێ، 1000 بێ، ملیۆنێک کیلۆمەتر بێ، ئەوەندە جێگات لە بەهەشتا پێشکەش دەکرێت مادەم موسڵمان و خواناس بیت. بۆیە هەر کەسێک لە ڕێگای غەریبیە بمرێ، غەریبی واتە ئەو شوێنەی کە تێیدا لەدایک بۆ لەوێ نەبێ، ئینشاءڵڵا نیشانەی آخر خێریەتی.